ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەوڵەکانی ئەمڕۆی ڕۆژی هەینی سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. گیان لە دەستدانی چەند هاوڵاتیەک لە هێرشەکانی ڕۆژانی ڕابردوودا. کوژرانی زیاتر لە 100 هێزی ئەمنی لە سنە و گواستنەوەی دەست بەسەرکراوان بۆ هەمەدان. جێگیرکردنی هێز و کەرەستە سەربازیەکان لە ناوەندە گشتیەکان. هێرشی درۆنی بۆ سەر بنکەی حزبی دموکرات لە نزیک کۆیە. و برینداربوونی ڕاوێژکارانی فەڕەنسی لە هێرشێکی درۆنی لە ناحیەی مەلاقەرە. گیان لە دەستدانی چەند هاوڵاتیەک لە هێرشەکانی ڕۆژانی ڕابردوودا. بە پێڕاپۆرتەکان لە ڕۆژانی ڕابردوودا چەند هاوڵاتیەک لە ناوچە جیاوازەکانی کوردستاندا بەهۆی بۆردومانی فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و ئیسرائیل گیانیان لەدەستداوە. بە پێم ڕاپۆرتە بەهرام سەیدی تەنیا خەڵکی سەلاسی باوەجانی سەر بە پارێزگای کرماشان کە لە کاتی بۆردومانەکانی ناوەندە سەربازیەکان بریندار بوو پاش 3 ڕۆژ لە نەخۆشخانەی حەزرەتی ڕەسوڵی جوانڕۆ گیانی لەدەستدا. هەروەها پەرستش مایدا دەحقاین دەرمانساز و دەرچووی زانکۆی تاران لە کاتی بۆردومانی فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و ئیسرائیل لە گەڕێکی ئاپادانای تاران گیانی لەدەستداوە. لە هەمان کاتدا محەممەد عەلی جوانمرد هاوڵاتیەکی تەمەن 25 ساڵ و خەڵکی ئورمیە لە کاتی بۆردومانکردنی کەڵانتەری حەڤەیە و شارە گیانی لەدەستداوە و تەرمەکەی پاش چەند ڕۆژ ڕادستی بنەماڵەکەی کراوەتەوە. هەروەها نەبی غوڵامی کرێکارێکی خەڵکی کامێران لە کاتی بۆردومانکردنی کەڵانتەری 15 و شارەدا بەر هێرشەکان کەوتووە و بۆ هۆیەوە گیانی لەدەستداوە. جێگای ئاماژەیە لەگەڵ بەردەوامبوونی شەڕ و بۆردومانەکان لە ناوچە جیاوازەکانی ئێران و کوردستان هاوڵاتیانی مەدەنی و ناوچە نیشتە جێبووەکانیش بەردەوام دەبن بە قوربانی و ئامانجی ئەم هێرشانە. کوژانی زیاتر لە 100 هێزی ئەمنی لە سنە و گواستنەوەی دەست بەسەرکراوان بۆ هەمەدان. بە پێڕاپۆرتی گەیشتوو لە ڕەوتی بۆردومانەکانی ئەمریکا و ئیسرائیل لە شاری سنە زیاتر لە 100 هێزی ئەمنی و ئیتلاعاتی ڕژێمی کۆماری ئیسلامی کوژراون. بە پێم راپۆرتە لە هەمان کاتدا ژمارێک لە هاوڵاتیانی دەست بەسەرکراو لە شارە جیاوازەکانی پارێزگای کوردستان لە ڕۆژانی ڕابردوودا گواستراونەتەوە بۆ گرتوخانەکانی پارێزگای هەمەدان. سەرچاوەکان باز لەوە دەکەن کە گواستنەوەی دەست بەسەرکراوان لەژێر چاودێری هێز ئەمنیەکاندا ئەنجام درراوە. هەروەها بە پێ و زانیارێنی کە بەدەست هاتوون کوژراوانی ئەم هێزە ئەمنیانە لە کاتی هێرش ئاسمانیەکان بۆ سەر ناوچە جیاوازەکانی شاری سنە ڕوویداوە. جێگای ئاماژەیە کە لەگەڵ بەردەوامبوونی هێرشەکان بۆ سەر بنکە و ناوەندە سەربازیەکانی ڕژیم باردۆخی ئەمنی لە ژمارەیەک لە شارەکانی کوردستان بە شێوەیەکی بەرچاو ئاڵۆز بووە. جێگیرکردنی هێز و کەرەستە سەربازیەکان لە ناوەندە گشتیەکان. بە پێی دوایین زانیاریەکان هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا لە هەندێک ناوچەی پارێزگای کوردستان بۆ جێگیرکردنی هێز و کەرەستە سەربازیەکان کاڵکیان لە ناوەندە گشتیەکان وەرگرتووە. بە پێی هەواڵی گەیشتوو لە شاری مەهابەد هێزە سەربازیەکان هۆڵی وەرزشی جەلیلی خەسرە و شاهی کە لە تەنیش قوتابخانەی زانیار هەڵکەوتووە کردویانەتە شوێنی جێگیرکردنی هێزەکانیان و ژمارەیەکی بەرچاو لە سەربازان لەو شوێنە بینراون. هەروەها لە شاری سەردەش راپۆرتەکان باز لەوە دەکەن کە هێزەکانی سوپای پازاران لە هەندێک قوتابخانە مزگەوت و ناوەندی فێرکاری جێگیر بوون و هەروەها لە هەندێک شوێنی شاردا هێز ئەمنیەکان بە شێوەیەکی جیاواز بە ئۆتۆمبیلی مەتەنی هاتوچۆ دەکەن. جێگای ئاماژەیە بەکارهێنانی ناوەندە گشتیەکان و خزمەتگوزاریەکان بە مەبەستی سەربازی لە ماوەی ئەم شەڕەدا نیگەرانی بەرچاوی لە نێوان دانیشتوانی ناوچەکە دروست کردووە. هێرشی درۆنی بۆ سەر بنکەی حزبی دموکرات لە نزیک کۆیە. ڕۆژی پێنجشەممە 21 ڕەشەمە هێرشێکی درۆنی بۆ سەر بنکەی زەویەسپی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە نزیک شاری کۆیە ئەنجام دراوە. بە پێی زانیاریەکان لە کاتی ئەم هێرشەدا ماڵێکی مەدەنی کە بنەماڵەی ئەندامانی حیزبی تێدا نیشتەجێ بوون کراوەتە ئامانج. شانی باسە کە تا ئێستا زانیاریی وەرسەبارەت بە قوربانیان یان ئاستی زیانەکان بڵاو نەکراوەتەوە، بەڵام سەرچاوەکان ئاماژە بۆ دەکەن کە هێرشەکە بە درۆن ئەنجام دراوە. شایانی باسە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بەردەوام بە هێرشی ئاسمانی کراونەتە ئامانج. بەرینداربوونی ڕاوێژکارانی فەڕەنسا لە هێرشێکی درۆنی لە ناحیەی مەلاقەرە. بە پێڕاپۆرتی پارێزگای هەولێر شەوی پێنجشەممە 21 ڕەشەمە بە 2 درۆن هێرش کراوەتە سەر بنکەی هاوبەشی پێشمەرگە و هێزە فەڕەنسیەکان لە ناحیەی مەلاقەرە. بە پێزانیارەکان لە ئەنجامی ئەم هێرشەدا 6 ڕاوێژکاری فەڕەنسا بریندار بوون و فەرماندەیەکی هێزەکانی فەڕەنساش گیانی لەدەستداوە.
بە وتەی سەرچاوەگادارەکان ئەم هێرشە بە درۆن ئەنجام درراوە و بنکەی هاوبەشی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی هاوپەیمانان کراونەتە ئامانج. بەردەوامی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر شارە جیاوازەکانی ئێران. بە پێراپۆرتە بڵاوکراوەکان لە ڕۆژانی ڕابردوودا هێرشە ئاسمانیەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئێران بەردەوام بوون. بە گوێرەی هەواڵەکان لە ماوەی ئەم هێرشانەدا ژمارەیەک لە بنکە و ناوەندە سەربازیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە شارەکانی تاران، کەرەج، ئیسلام شەهر، هەروەها لە ناوچە جیاوازەکانی پارێزگای خوزستان کراوەتە ئامانج. لە شاری تاران راپۆرتەکان باز لە بیستنی چەندین تەقینەوەی تون لە ناوچەکانی نازیاباد، چیتگەر، پازداران، شەقامی پیرۆزی و هەندێک ناوچەی دیکەی پایتەخت دەکەن کە بەهۆی ئەم هێرشانەوە زیانێکی زۆر بەر بیناکانی نیشتەجێبوونی هاوڵاتیان کەوتووە. هەروەها بە پێی راپۆرتەکان لە کەرەج و ناوچەکانی دەوروبەری وەکو گەرمدەرە و قەڵای حەسەن خان چەندین تەقینەوە ڕوویداوە و هێرش بۆ سەر هەندێک بنکە و پێگەی سەربازیش ئەنجام دراوە. راپۆرتی سێنتکام سەبارەت بە هێرشەکانی ئەمریکا بۆ سەر پێگە سەربازیەکانی ڕژیم. ڕۆژی ڕابردوو فەرماندەی ناوەندی ئەرتەشی ئەمریکا سێنتکام ڕایگەیاندووە کە لە دەستپێکی شەڕ لەگەڵ ئێران لە نوێی ڕەشەمەوە تاوەکو ئێستا نزیکەی 6,000 ئامانج لە ناوچە جیاوازەکانی ئەم وڵاتە کراونەتە ئامانج. بە پێی ئەم ڕاگەاندنە لە ماوەی ئەم هێرشانەدا زیاتر لە 90 کەشتی و بەلەمی جەنگی تێکشکاون، لە نێوانیاندا 30 کەشتی مینڕێژکەر لەناو براون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەم هێرشانە لە چوارچێوەی هەواڵەکان ببورن لە چوارچێوەی هەوڵەکان بۆ کەمکردنەوەی توانای سەربازی ڕژێمی کۆماری ئیسلامی و تێکشکاندنی بنکە و ناوەندە سەربازیەکان ئەنجام دراون. هەروەها پێشتر ئەرتەشی ئیسرائیل ڕایگەیاند بوو کە تەنها لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا زیاتر لە 200 ئامانجی سەربازی لە ناوەڕاست و ڕۆژئاوای ئێران پێکراون. جێگای ئاماژەیە لەگەڵ بەردەوامبوونی هێرشەکان بۆ سەر بنکە و دامەزراوە سەربازیەکان ناوچە جیاوازەکان ئێران لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا شاهیدی چەندین بۆردەمان و تەقینەوە بوون. بەرزبوونەوەی ڕێژەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ڕژیم دوایین هەواڵ. بە پێراپۆرتەکان تەنها لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا لانی کەم 312 هێرش لە چوارچێوەی 109 ڕوودا و لە 15 پارێزگای ئێران تۆمار کراون. بە پێم راپۆرتە لەم هێرشاندا لانی کەم 124 کەس لە هێزە ئەمنی و سەربازیەکانی کۆماری ئیسلامی کوژراون و بەدەیان کەسی دیکەش بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. هاوکات بە وتەی کۆمەڵێک لە هەواڵ نێرانی ناوخۆ لە 24 کاتژمێری ڕابردوودا لانی کەم 10 هاوڵاتی مەدەنی گیانیان لە دەستداوە و 91 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی زانیاریەکان لە دەستپێکی شەڕۆکەوە واتە لە نوێی ڕەشەمەوە تاوەکو ئێستا لانی کەم 1286 کەسی مەدەنی لەوانە 205 منداڵ گیانیان لە دەستداوە. هەروەها 199 هێزی سەربازی کوژاون، 373 کەسی دیکەش هێشتا دۆخی تەندروستیان دیار نییە. هەروەها بە پێی راپۆرتی کۆمیسیۆنی باڵای پەنابەرانی نەتەوە یەکگرتووەکان لە ئەنجامی ئەم شەڕەدا نزیکەی 3.2 ملیۆن کەس لە ناوخۆی ئێران ئاوارە بوون. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی باش بۆ